بەڵێ سەردانی وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەبارەت بەما کار و خۆشنە و شۆفەکاری سیاسی و شارەزای بواری ئەمریکا لە ستۆدیۆ لەگەڵمانە کاخار و سوپاس بۆ ئامادەبوونی بەڕستان خۆشحاڵمە بۆ لەگەڵمانی ترس هەیە شەڕی ئیسرائیل و حەماس فراوانتر بێ ینی هەڕەشەکانی حیزبوڵای لوبنان تەقینەوەکەی کرمانی ئێران سەردانەکەی بلینکن لەم کاتەدا چی لەم دۆخە گۆڕێ بەڵێ دیارە هاتنی ئەنتۆنی بلینکن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ڕەوانەوەی ئەو ترسەیە یاخود قەتیسکردنی شەڕی حەماس ئیسرائیل لە غەزە و ئەمریکا لەگەڵ ئەوە نییە کەوا بەری شەڕەکە فراوان بێ ئەمریکا لەگەڵ سەقامگیری و لەگەڵ ئەمن و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئەمەی کە ڕوودەدا بەڕاستی ئەمە قۆناغێکی مەترسیدارە ینی هەندێک ئەمانەی کە ڕوویدان لەم چەند ڕۆژەی ڕابردوو و بەتایبەت لە دوای کوژرانی موسەوی لە دیمەشق واروەها جێگیری سەرۆکی مەکتەبی سیاسی حەماس لە لوبنان و تەقینەوەکەی کرمان و کوژرانی دوو لە فەرماندەکانی نوجەبا لە بەغدا لە شارەی فەڵەستین ئەمانە ئاماژەی مەترسیدارن بۆ دەستپێکردنی قۆناغێکی نوێ یاخود بۆ فراوانبوونی شەڕی حەماس ئیسرائیل کە هەندێک بواریتر یا هەندێک ناوچەیتر دەگرێتەوە بۆیە پێم وایە هاتنی ئەنتۆنی بلینکن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو هەشت وڵاتی کە ئاماژەت پێکرد و هەروە سەردانەکانی پێشووتریشی کە ئەمە چوارەم سەردانیەتی بۆ ئەم ناوچەیە سەردانەکانی پێشووتریشی بۆ ئەو بۆکەوە ئەم شەڕە پڕوشکی ئەم شەڕە نەپەڕێتەوە وڵاتانی تر و قەتیز ببێ لە غەزە و حەماس لەگەڵ ئیسرائیلە تەنها ئەم شەڕە لەم ناوچەیە لە ئارادا بێ بەڵام لەم بۆچوونەیە ئیسرائیل لەگەڵ ئەمریکای هاوڕانیە یاخود هاوبۆچوون نین لەوەی کە ئیسرائیل دەیەوێت کە هەموو ئەوانەی کە مەترسین بۆ سەر ئاسایشی ئیسرائیل و ئەمنی قەومی ئیسرائیل ئێستا بێ یاخود دواتر بێ ئەم ترسە بڕۆێنێتەوە و ئەم لایەنانە و ئەم گروپانە لە ناو بەرێ ئێستا دەستی کردو بە ناوبردننی حەماس خۆتان نەزانن نەک هەر لە غەزە بەڵکو لە لوبنان و لە شوێنی تریش هەتا لە دیمەشقیش ئەمانی بەرەی مقاومەن لە ناو دووکەوانەیە ئیسرائیل بە تەواوی خۆی یەکلا کردوەوە کە لە ناویان بەرێ باشکا کار لە لایەک ئەمریکا ناوێت شەڕ بەردەوام بێت لە لایەکیشەوە هاوکاری ئیسرائیل دەکات ینی ئەم دووشتە چۆن یەکەگرێتەوە بڵێ خۆی پاراستنی ئاسایشی ئیسرائیل چێکە لە ئەولەویاتی ئەمریکا یعنی ئەمە لە هەموو ئیدارەکان هەتا دیموکرات و کۆماریەکانیش یەکێک لە ئامانجە سەرچیەکانیان بوونی هێزەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پاراستنی ئاسایشی ئیسرائیلە بەڵام ئەمریکا لەگەڵ ئەوە نییە کە بەری شەڕەکە فراوان بێ ئەمریکا لەگەڵ ئەوەیە کەەوە ئیسرائیل دیفاع لە خۆی بکە ئیسرائیل ئاسایشی خۆی پارێزێ بەڵام لەم قۆناغەدا چونکە ئەمریکاش لە بەردەم هەڵبژاردنێکی چارەنووسسازە لە 5 نۆڤەمبەری ئەم ساڵ کە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا هەڵبژاردننی کۆنگرێسە دیموکراتەکان نایانەوێت ئەم ناوچەیە بەرەو شڵەژاوی بڕوە و شلۆغ بێ زیاتر و دۆخی ئەم ناوچەیە بەرەو ناسەقامگیری بڕوە چونکە کاریگەری دەبێت لەسەر دەنگدەری ئەمریکی و ئەو کاتە دیموکراتەکان شکست دێنن لە دووبارە هەڵبژاردنەوەی بایدن بۆ کۆشتیسپی و هەروەها لە هەڵبژاردننی کۆنگرێسیش لە هەردوو ئەنجومەنەکەی نوێنەران و پیرانیش هەر ترسیان هەیە بۆیە ئەنتۆنی بلینکن پێم وایە یەکێک لە ئەجندا سەرچیەکانی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەیە کە نێڵێ شەڕەکە فراوان بێ و ئەوەی کە ڕوودەدا بەڕاستی توانێت کاریگەری بێت هەوڵی خۆیدا هەم لەگەڵ ئەو هەشت وڵاتێکەوە سەردانیەکە بەتایبەت ئەم چەند وڵاتێکە لەم ناوچەیە و پێم وایە کە دەتوانێت هەندێک شت بکا بەڵام ئەمریکاش لەگەڵ ئەوە نییە کە پێم وانە ینی هەموو شتێکی بەدەست بێ ئاسای سەحری بەدەست بێ بتوانێت لە شەو ڕۆژێکە هەموو ئەو ململانیانی لەم ناوچەیە هەند چارەسەریان بکەن زۆر باشە مانەوەی دۆخی ئێستای غەزە لە بەرژەوەندی کێدایە مانەوەی دۆخی ئێستای غەزە پێم وایە لە بەرژەوەندی ئیسرائیلە ینی ئیسرائیل ئێستا تا ڕادەیەکی باش توانیوێتی گورجی کەمەرشچێن لە حەماس بدا توانیوێتی جێگیری سەرۆکی مەکتەبی سیاسی حەماس بکوژێت لە لوبنان و توانیوێتی بەشێکی زۆر لە سەرکردەکانی داخلی غەزەی حەماس لە ناوبەرێ و تا ڕادەیەکی زۆر هەوڵی ئەوە ئەدا نەک هەر ئەوە بەڵکو ینی ئەوانەی کە مەترسین بۆ سەر ئاسایشی ئیسرائیل اینجا چ لە سووریا بن یاخود هەتا لە عراقیش بن ئیسرائیل هەوڵەدا کە بۆ ئەوەی کە دێوەزمەی 7 ئۆکتۆبر دووبارە نەبێتەوە چونکە هەموو هەوڵێکی ئیسرائیل بۆ ئەوەیە بەڵام ئەمریکا لەم قۆناغدا وەکو باسم کرد لەگەڵ ئەوە نییە هاوڕانین ئیسرائیل و ئەمریکا بەڵام ئەوەشمان نایوانیە کە ئەمریکا بە هیچ شێوەیەک دەستبەرداری ئیسرائیل بێ
ئەمریکا وەکو باسم کرد ئامانجی سەرەکی ئەمریکا لە ڕۆژڵاتی ناوەڕاستی یەکێک لە ئامانج سەرەکیەکانی پاراستنی ئاسایشی باشە ئەگەریەوە هەیە کە شەڕابگیرێ و ئیسرائیل بەمە قایل بێت ئەگەر بەمە قایل بێت لە بەرامبەر چیدا پێشبینیەکان خایل بێت پێم وایە ئەگەری ڕاگررتنی شەڕ ئێستا زۆر لاوازە چونکە ئەگەر پێشتر هەوڵی نهێنی و ئەوەی کە پێ دەڵێن ماوەڕا ئەلکەوالیس هەبوو بێ بۆ ئەوەی کەەوە هودنەیەکی تر بکرێ لەگەڵ حەماسا و ئەو بارمتانێکەوە ئێستا حەماس لە دەستی ماون ئەوانیش ڕزگار بکرێن ئێستا ئەم ئەگەرە زۆر لاوازە چونکە دوای کوژرانی جێگری سەرۆکی مەکتەبی سیاسی حەماس پێم وایە بە حەماس بە هیچ شێوێک لەوانەیە حاضر نەبێ بۆ ئەوەی هودنێکی ترابگەینە. بەڵێ بەڕێز کار و خۆشنا و شۆڤەکاری سیاسی و شارەزای بواری ئەمریکا سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان خۆشحاڵ بووی.